و ئەم پرۆژێژ یەکێکی دیکە بێت لەو پێشکەوتنانە و یەکێکی دیکە بێت لەو کارە مۆدێرنانەی کە ئێستا هەیە. بۆیە میوانداری بەڕێز ئەندازیار عەبدولخالق عەلی بەڕێوەبەری گشتی گواستنەوەی هەولێرمان کردووە لەسەر ئەم پرۆژە گرنگە میوانی ئێمە بێت. بەڕێز عەبدولخالق ئەم کاتت باش بەخێر هاتی. زۆر سپاس. پێم خۆش یەکەم جار باسیەوە بکەین ئەم پرۆژەیە ینی لە ماوەیەکی زۆر زوو دەسەکا بەکار هیچتان کردووە بۆی کە لەگەڵ چەند کۆمپانیا ڕێکەوتون و کۆمپانیاکان کێن لەکوێوە هاتوون؟ بەڵێ ساڵی پار لە کاتی سەردانی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەزارەتمان یەک لەو کارانەی کە ئێمەی ڕاستپارد وەک وەزارەت کە دانانی تەکسی میتەرە لەسەر تەکسیەکانی هەرێمی کوردستان ئەوە بوو وەزارەتمان لەو ماوەیەدا خەریکی ئەوە بوون کە ڕێنمایەکی پێویست دەربکرێت لەلایەن وەزارەتەوە بۆ دانانی ئەو ڕێنمایە لیژنەیەکی باڵا پێکاتووە لە وەزارەت کە ڕێنمایەکە دانرا ئەوە بوو لە دەی مانجی هەفتی ئەم ساڵ لە 2024 ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2024 وەزارەتی گواستنەوە گەیاندن دەرچوو کە تایبەتە بە دانانی تەکسی میتەر لەسەر تەکسیەکانی هەرێمی کوردستان. پاشەوەی کە ڕێنمایەکە دەرچووە ئێستا وەزارەت ئەو لیژنە باڵایە خەریکە لەگەڵ دوو کۆمپانیا کە ڕێک دەکەون لەسەر هەموو ئەو بنەمایانەی کە لە هێنانی ئەو تەکسی میتەرە کە بە پێی پێوەر و ستاندەرە جیهانیەکان بن چونکە خۆت دەزانی کەش و هەوای هەرێمی کوردستان کەش و هەوایەکی زۆر گەرمە لە هاویندا و لە زستاندا زۆر ناوچەی سارد هەیە ئەو دەبێت تحملی ئەو دەرەجە حرارە بکاتن و ئەپی ئەو مواصفات ئەوانەش هەر کاریگەریە بێت لەسەر دەستنیشانکردنی نرخەکەی بۆ نمونە نرخەکە بەپێی مەتر و مەوداکە چۆن دیارەکرێ ئێوەتان لە بەرەوەی کەش و هەواکەش جیاوازە و بێگومان سوتەمەنی نرخەکەی جیاوازە لە هەرێمی کوردستان ئەمە چۆنە بێت؟ بەڵێ ئەمە یەکردار پێیوەستە بەوەی کە ئەو تەکسی میتەرەی کە دادەنرێت دەبێت بەپێی ئەو کەش و هەوایی بەپێی ئەو پلەگەرما و سەرمایانەی کە لە هەرێمی کوردستان هەیە بگونجێت نەوەک بێتۆ ئێمە نزیکەی 75,000 تەکسی لە هەرێمی کوردستان کار دەکات لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان دەبێت گونجاو بێتن بۆ ئەو کەش و هەوایە اینجا ئێمە ڕەزامەندی بدەین لە سەرهێنانی ئەو جۆرە و هەروەها ئەو مواصفاتەی کە تێیدا دەبی لە بابلێن لە تەکسی میتەرەکە ئەوەی ئێمە دەستنیشانی دەکەین کە نوێترین شت بێ لە تەکنۆلۆژیای ئێستای سەردەم کە گەیشتووە بۆ ئەوەی بەدوانەکەوین لە شتی تر و هەروەها دەبێت ئەپدێت بێت کۆنتترۆلی لە کۆنتترۆڵێکی کۆمپانیاکەوە کۆنتترۆلی هەر 75,000 ئەو تەکسی میتەرە بکرێت لە کاتی گۆڕانی نرخ بۆ نمونە ئەگەر نرخی سوتەمەنی و بەنزین هەرزان بکرێت نرخەکان دێتە خوارێ لەوەی ئەگەر بەرز بیت و بتوانی دەستکاری گۆڕانکاریە نرخەکان بەڵێ بەپێی دوو شت هەیە بەپێی نرخی دراو لە بازار و هەروە نرخی سوتەمەنی ئێمە ساڵانی پێشووتر دەمانویست ئەو شتە بکەین دوو ڕێگر هەبوو یەک لەوانە کە نرخی سوتەمەنی لە هەرێمی کوردستان جێگیر نەبوو بە تایبەتی بەنزین و هەروەها داتا و زانیاری ئەو 75,000 تەکسی کە لە چوار پارێزگای هەرێم ئیش دەکەن داتامان لێ نەبوو ئەوە بوو ئێمە بە پرۆژەی لۆگۆی تەکسی هەموو داتا و زانیارەکانی ئەو ئۆتۆمبیلانە کە نزیکەی ئێستا 195 تەوا بووە لای ئێمە هەیە ئێمە دەزانین ئەو ئۆتۆمبیلە چێ خاوەنیتی چێ شوفێرە لەسەری ماڵی ڕقم تەلەفۆنی هەموو زانیارەکانی ئەو شوفێرە و ئەو تەکسیە لای ئێمە هەیە اینجا ئێمە دەست دەکەین بە پرۆژەی تەکسی میتەر. باشە پرۆژەکە کە دەست پێەکەن بێگومان ئێستا شۆفێران پرسیاری ئەوەیان لا دروستە بێت کە ئەو ئامێری بۆیان دانێن نرخەکەی چەنە بێت بۆی دەستکەن بە مامەڵا پێویستیان بە چەند تێچۆکەی چەنە بێت تا ئێستا ئێمە وەک ئەو لیژنەی باڵای وەزارەت لە بابلێن لە گفتوگۆیە لەگەڵ دوو کۆمپانیا لەسەر هێنانی چەند جۆرێکیان هێناوە ئێمە با بڵێن ملاحەزات و تێبینی خۆمان لەسەر هەندێکیان گوتووە بەتەمانە هەندێک شتریش بێنن کە لە کۆتاییدا کە لەسەر ئەو جۆرەی کە پێک دێ ئینجا نرخەکە دیاری دەکرێت و نرخەکەش ئێمە لەگەڵ کۆمپانیاش باسمان کردووە دەبێت بە قستێکی زۆر مریح بدێتە شوفێری تەکسی چکە خۆ دەزانی شوفێری تەکسی لەوانەیە قست پێدرێ کەواتە بە نزیکی چەندێکە ئێمە خەریکی تا ئێستا ئەو نرخە دیار نەکرێت چکە هێشتا ئێمە جۆرەکەمان دیاری نەکردووە. باشە پێشنیارتان چەنە ینی بۆی کە پێشنیارێکتان کردووە بڵێن لە نێوان ئەمەندە بۆ دەبێت ئەوەی من بزانم تا ئێستا بە هیچ شێوەیەک باسی نرخ نەکراوە چکە هێشتا ئێمە بەڵام ئێوە لە نزیکی دەستپێکردنی پرۆژەکەن کەواتە بێ نرخێک دیاری بکرێت بۆ ئامێرەکان و ئەوەی کە ئێوە پێتان باشە بێگومانەوە لە سوودی شۆفێران کارەکەن
ئەوەی ئێوە پێتان باشە چەند بێت بۆی شۆفێر بتوانێت بەکاری بێت؟ ئێمە لەگەڵ ئەوەینە کە کەمترین نرخ بێ باشترین مواسەفاتی هەبیتن بۆ ئەوەی شوفێر زەرەر نەکاتن. ئامێری تەکسیمیتەر لە جیهاندا زۆر زۆری هەیە بە پێی مواسەفات، بە پێی دەرەجە حرارە، بە پێی هەیە بە شاشە هەیە لە ئاوێنەکەیە گرنگترینیان چەنە ینی لە 150 دلار دەست پێ دەکات لە هەندێک شوێن ئەوانەی کە لە وڵاتی ئیمارات لە دوبەی دانراوە لەسەر تەکسیەکان دەگاتە نزیکەی 1000 دلاریش. 1000 دلار باشە. بەو پێی کە ئەگەر سزاکی ئەوەندە قورس بێ لە نێوان 400 بۆ 500 دلارە بێ ئەو ئامێرە؟ پێم وانە ئەو بڕێی باست کرد لەوەی زیاتر بێتن. زۆر باشە. باشە هاوڵاتیان چۆنە توانن لە کاتێکا کە ئەبینن ئەچێتە ناو ئۆتۆمبیلەکەەوە بینێ شۆفێرەکە پابند نییە بە بەکارهێنانی تاکسیمیتەرەکەەوە یاخود بەکاری نایان یاخود دەستکاری کرد ئەوان چۆنە توانن ینی ئاگادارکردنەوەی بە ئێوە بدەنیا بەلایانی پەیوەندیدار؟ بەڵێ خۆی هاوڵاتی ئازادە لەوەی کە ئەگەر هەر سواری هەر تەکسیەک بوو دەبی پێشەوەی کە دەرکەی کردەوە دانیشی دەبی با بڵێن تەکسیمیتەرەکە دابجێسێنیت ئەگەر داجیسەر دەتوانانی یەکسەر بێتە خوارەوە لەو حالەتە شوفێر خۆی زەرەر دەکاتن. چۆن نتوانێت سکاڵا بکە؟ سکاڵاکە هەر ئەوەندە ئێمە هێڵێکی گەرم لە هەموو پارێزگایەک دادەنرێتن بۆ نمونە لە بەڕێبەراتی گواستنەوەی پارێزگای هەولێر دادەنرێت هاوڵاتی تەنها ئەگەر ڕقەمی ئۆتۆمبیلەکە ویان کۆدی سەر دەرگاکەمان پێ بڵێ ئێمە دەتوانین سزای بدەین. باشە. ئەگەر شۆفێرێک پابند نەبوو بە دانانی ئامێرەکەوتی من نامەوێت دێنم ئێوە چۆن ئەتوان مامەڵی لەگەڵ بکەن؟ قەدەغە دەکرێتن ئەو شوفێرە غەرامە دەکرێتن ئەو غەرامەی کە باست کرد پێشوای ئەوە لە ڕێنمایەکە هاتووە هەر جارێک تووشی هەر مەفرەزەیەک و هەر جارێک هەر لێ چی لێ بکرێت ئەو بڕانەی لەسەری حساب دەکرێت وەی لێ دێتن ناتوانیتن ینی بڕەکە زۆر دەبێتن لەسەری. باشە. ئەو تەکسیانەی کە کارەکەن لە هێڵەکانی دەرەوە یاخود لە نێوان شارەکانە ئەوانیش هەمان سیستم و پرۆژیانگرێتەوە؟ نەخێر هێڵەکانی تەکسیەکانی نێوان شارەکان و شارۆچکەکان ئەوانە هێڵی خارجین ئەوانە نرخەکانیان جێگیر کراوە لەلایەن لیژنەیەک لە پارێزگای هەولێر کە ئێمە و سندیکای شوفێرانی تێدا و هەروەها با بڵێن چاودێری بازرگانی و ئەوانەش تێدا نرخەکان بە پێی سوتەمەنی ساڵانە گۆڕانکاری دەکرێت ئەوان تەکسیمیتەر ناگرێتەوە. باشە. بەڕێز عەبدولخالق هەندێک شار کری تەکسی جیاوازە لە شارێکی دیکە سەبۆ نمونە کری تەکسی لە هەڵەبجە فەرقی هەیە لەگەڵ هەولێرە لە کاتی دانانی ئەم سیستمە تەکسیمیتەر هەمان ینی بابەت پەیڕەوە کرێت ڕەچاوە کرێت؟ ڕەچاوی شارەکە دەکرێتن بۆ نمونە ئێمە بخۆی سێشت هەیە نرخ دیاری دەکات لە تەکسیمیتەر ئەوەی کە دەرگا دەکەیەوە مەبلغێک لەوانەیە لە 500 دینارێک یەکەم جاری حساب دەکرێت لەسەری پاشان مەسافەی بە کیلۆمەتر ڕۆیشتنە پاشان ئەو شوێنانی کە لە ترافیک لایتەکان ڕادەوەستی بۆ نمونە تۆ دەتەوێت بچێت سنتەری بازار شوێنێکی قەرەباڵغا ترافیک لایتی زیاترە لەوانەیە ئەو ڕاوەستانە لە سەحدابی سێ حسابە ئەوەی باسم کرد بەڵام ئێمە ڕەچاوی ئەوەش دەکەین کە لە ئێستادا لەوانەیە نموزەتاکی زۆر وەردەگیرێتن لەناو هەولێر ئینجا نرخەکە دادەنێن بۆ نمونە خەڵک یەک لە پێش لە شوێنێکی خۆی بڵێن لە عنکاوە دەچێتە سنتەری بازار بە 4000 چووە ئێمە بە هیچ شێوەیەک ناهێڵین لەو 4000 زیاتر بێت دەبێت کەمتر بێت لەو نرخە لەوانەیە گۆڕانکاری لە شاری سلێمانی یان لە شاری دوهۆک لەوێش ڕەچاوی بارودۆخی وێ دەکرێت بۆ سروشتیەوێش جیاوازە بۆ وێن دەرێ بۆ هەر پارێزگایەک سروشتەکەی جیاواز دەبێت جیاوازە بێ و کاتەکرێکش باشە. پێم خۆشە دوایین پرسیار ئەوە بێ بۆ ئەم ساڵ تەواوە بێ و پرۆژێ بەئەکیدی ئێستا ئێمە سەرقاڵی ئەوەینە کە لە گفتوگۆ لە کۆتاییەکانین کە کۆتا نموزەجی ئەو تەکسیمیتەرانەمان بۆ بێتن و گرێبەستەکە ئەنجام بدرێت لەگەڵ کۆمپانیەکە و دەست بکەن بەهینانی و خۆشت دەزانی یعنی تەکسیمیتەر لە هەرێمی کوردستان سوودێکی یەکجار زۆری هەیە هەم بۆ هاوڵاتی هەم بۆ شوفێریش لە پاراستنی ژینگە لە کەمتر خەرجکردنی سوتەمەنی لە چارەسەرکردنی کێشەی کۆمەڵایەتی لە نێوان سەرنشین و شوفێر کە زۆر جار لە سەر نرخ پێک نایەن کەمکردنەوەی جەنجاڵی و هەروەها لەگەڵ ئەم پرۆژێش ئێمە ئەو کۆمپانیانەی کە تەکسیمیتەر دێنین لەگەڵ یان ئەپلیکیشنێکیش داخل دەکەن بۆ ئەوەی خەڵک زیاتر بە ئەپلیکیشن ئەوەی نەسوڕێتەوە لە ناو
شارەکان ئەو هەموو ژینگە پیسکردنەوە ئەو هەموو جەنجاڵێ دروست ئەو کاتە ئامێرە GPS-ەکە خۆی ڕێگەکە ئاسانترەکە بەڕێز ئەندازیار عەبدولخالق عەلی بەڕێوەبەری گشتی گواستنەوەی هەولێر لەگەڵ ماڵی سوپاس بۆەوە بۆ ڕوونکردنەوە زانیاریانە بەخێر هاتن زۆر سوپاس.